قەیرانی غاز و کەمی سوتەمەنی و نەبوونی کارەبای نیشتیمانی و سەختی وەرزی زستان ژیانکردنی لە تەواوی سنووری برادۆست سەخت کردووە. غازی شۆک و پێویست نییە هەندێک ڕۆژە وەڵڵا هێنانی بە دارە هەرەکەن بە ئاگری غاز نییە دیویت چاوەڕوان بی جگە لەمانەش ئێمە لەسەر سنوورین برێ ئەچم وەکو شار نییە بڵێ لێرە نا لە جێجیکە غازە گۆڕمەوە نییە ئەوشتا ئەبێ لەو دوکانانە هەبێ یان ئەبێ سەردانی غەزاکان بکەیت لێوێش ڕێگاوبان بخۆزان وەرزەکە زستانیە ڕێگاوبانەکە سەختن. ئەم هاوڵاتیە بۆ دەربازبوون لە ساردی وەرزی زستان پەنای بردووە بۆ سۆبایدار. پۆلیسی پاراستنی ژینگە و دارستانەکانیش ڕێگیری تەواو دەکات لەو کەسانەی داری تەڕ دەبڕن. لە ناوچەی دەشتەهێتیش تورکیا خاکی هەرێمی کوردستانیان داگیر کردووە و سەربازەکانی ڕێگیری لە گوندنشینان دەکەن داری وشکیش کۆ بکەنەوە. وڵاو دارانێ ئەشتێنینە بەینتانە سۆبای دارش نینە مەمنوعە داری تەڕ ببڕێ هیچ کەش نییە تورکیا ئەو حەدودە هەمووی داگیر کردی حاصل دارەکە نینە بچین نەفتێ بکڕین نەفتەشین پێ نادەکڕینە شتی گرانە. لە برادۆست خەڵک زیاتر لە 5 مانگ پێویستیان بە ئامێری گەرمکەرەوە هەیە چونکە وەرزی زستان لەم ناوچەیە سەختە. حکومەتی هەرێمی کوردستانیش 1 بەرمیل نەوتیسپی بەسەر خێزانەکان دابەش کردووە. کارەبای نیشتیمانیش وەک پێویست نییە. وڵات حەسەن کورسات نیوز برادۆست. تاوەکو مانگی چار مانگی ناگەتە مانگە پێنجی تاوە هەرژی